لە پێشبینی هاوینێکی گەرمی کوتلا سیاسیەکان لەسەر یاسایانی وا چاوەڕوان دەکرێت بخرێنە ناو لیستی کارەکانیانەوە کە پەیوەندیان بە داهاتی نەوت و دەستگا ئەمنیەکان و لێبوردنی گشتیەوە هەیە. سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆلی نوێی یاسادانانی ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوی بازنەی ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کە ئاژانسی هەواڵی وڵات گواستوویەتەوە هاتووە. سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ڕۆژی 9 حوتی 2023 خولی یاسادانانی نوێ ڕادەگەیەنێت. لیژنە پەیوەندیدارە پەرلەمانیەکان دەست بەکار دەبن و ڕۆژی 15 حوتی 2023 یەکەمین کۆبوونەوەی خۆی گرێ دەدات. بەپێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان پەرلەمان کارەکانی بە خوێندنەوەی ئەو پرۆژە یاسایانە دەست پێ دەکات کە خوێندنەوەیان بۆ کراوە. هەروەها ئەو پرۆژە یاسایانەش کە حکوومەت ناردوویەتی. یاسای دیار یاسای لێبوردنی گشتیە کە مشتومڕێکی بەربڵاوی لە چواردەوری خۆیدا دروست کردووە کە لە چواردەوریشیدا ڤیتۆی سیاسی لەلایەن پێکێنەرەکانی چوارچێوەی هەماهەنگی لەسەر کە بریتین لە لایەنە سیاسیە شیعەکان. حکوومەت چەند ڕۆژێک لەمەوبەر لیژنەیەکی پێکێنا کە پەیوەندی بەو پرۆژە یاسایانەوە هەیە کە دەیانێرێت بۆ پەرلەمان. ئەم لیژنەیەش توانای هەڵسەنگاندنی پرۆژە یاسایەکانی هەیە کە پێویستە قسەیان لەسەر بکرێت. هەر بۆیە چاودێران دەڵێن لەم خولەدا پرۆژە یاساکانی حکوومەت گفتوگویان لەسەر دەکرێت کە پێچەوانەی ئەو پرۆژە یاسایانەیە کە مشتومڕیان لەسرە بە تایبەتی ئەو پرۆژە یاسانی کە پەیوەندیان بە کارنامە و پرۆگرامی حکوومەتەوە هەیە کە لایەنەکان لەسەری کۆکن. بەڵام هیچ هیوایەک نییە بۆ ئەوەی یاسای نەوت و لێبوردنی گشتی بگەنە ئەنجام لەم خولەی یاساداناندا، چونکە کەشی سیاسی و پەیوەندی لە نێوان کوتلەکانی بەڕێوەبردننی دەوڵەتدا ئەرێنی نییە بەو پلەی بتوانێت کێشەکان چارەسەر بکات. یاسای لێبوردنی گشتیش لە نێوان کوتلە سیاسیەکاندا جیاوازی زۆری لێ دەکەوێتەوە. لە نێو هەرسێ کوتلەی شیعە و سوننە و کوردە هەندێکیان داوای پەسەندکردنی دەکەن بۆ دەرهێنانی ئەو دەستگیرکراوانەی بەستەم لە سەردەمی حکوومەتەکانی دیکەدا زیندانی کراون و لەژێر ئەشکەنجەدا وتەکانیان وەرگیراوە، بۆیە پێویستە وستەمکاریە هەڵوەشێتەوە. هەندێکیشیان داوای لادانی ئەو پرۆژە یاسایە دەکەن چونکە بە بۆچوونی ئەوان پاداشتی تاوانباران و خراپەکارانە لەسەر تاوانەکانیان کە پێویستە سزای گونجاویان وەرگرن.